ساڵ لەگەڵیانە بووگە من دڵیاتەکەم کە لە چوارچێوەی 100% سیاسەتی پارتیە یعنی لە جزئی تۆ ئەکرێت لە شتی استراتیژیا ئاوپەیمان دەگەداوانی لە کۆمەڵێک شتین گرنگوانە بەڵام لە قانونێکی طبیعیشە سەی دەستی پارتیانەکە پاشان پارتی دەنگی بۆدان لە انتخابات دەنگی بۆدان لە دەنگدانی تایبەتە تۆ بگەڕێەوە زادە چلێ دەنگیان هێناوە لە دەنگدانی تایبەتان ئەرەم ئازادی پارتی لەکوێ دێتا بۆ نمونە لیوایەکی پارتی لە چۆبان هەمووی دەنگ بدا بە کاندیدێکی تورکوان ئەرەم ئازادی بۆ خەڵکی ینی دیان وامە نەتیجەی ئەو هەڵانەیە ئەم تەباهی گەورەی پارتی هەم ئەوان ئەم ئەبێیان بۆ پارتی قبول کرد هاوایان بەسەر سا پێکۆژیان لە ماڵێ بە من خێزانم باوکی تورکمانیان پێگە و پێکۆژیان تۆ زانین بەشین هەرە زۆری تورکمانەکانی ئەو دێت دەنگ بەوانە نادن لە بەرەوەی باوەڕی ئەوایە ئەمانە نوێنەرایەتی ئەوان نین بەڵکو بەناوی ئەوانەوە بازرگانی و بزنسەکەن باشە پێکەوەژیان ئەوەیە کە دادپەروەری هەبێت لە بینی هەموومانە خۆیان ناڵێن ئێمە لە هەولێر بوون نمونە تورکمان نزیکەی 400,000 400 لە 300 لەو 300 شەگەر 100,000 کەس دەنگیان پێوە ئەکاتە نزیکەی لەوانەیە بکاتە نزیکەی 7 کورسی بە پێی نسبەی مشارەکەی جا بۆ بە پێنجسازی خێرە یعنی لە هەموو هەولێرە خۆیان دەڵێن 400,000 بەڵام ئەوان دەنگ 10,000 دەنگش دارن پەنابەر بۆ دەنگدانی تایبەت و زێرەفانی و ئەمە کسە لەسەر ئەوەیە نابێ فەزلی من بەسەر ئەوە بێ وانی دادپەروەری پێکۆژیانە بێ باشە بە هەردوو پارێکی بە 20,000 دەنگ بینە پەرلەمان یعنی تۆ ئەو کاتە مافوغەیە تۆ بە 200 دەنگ ببی و من بە 20,000 دەنگ ببی حتا من بۆ ئەوەی بگەندام پەرلەمان بێت 200 هێندەی تۆ دەنگ بێنە شتی وا بێت ماف چییە؟ ماف ئەوەیە مافی خوێندنیان هەیە مافی بەژاری سیاسیان هەیە مافی ئازادی ڕادەربڕینیان هەیە مافی چالاکی کللتوری خۆیانیان هەیە مافی زمانیان هەیە قوتابخانەیان هەیە هەموو شتێکیان هەیە خۆ کوردەکانی ئێمە لە تورکیا کەم لەو بافانەیان کەم لەو بافان ئێمە ناڵێن بەراوردیکەی نامبارێ بڵین ئەبێ ئێمە شوابین و ئەوانە بەڵام تۆسەی کە چەند نوێنەری ئێمان لە سژنایە ئێمە ناڵێن وابێ بەڵام من پێوانیە ئەمە هیچ ڕەبتی بە مافەوە ئەمە ئەمتیازێکی خراپ بووە زۆر خراپ بەکارهێنراوە هیچی چ